ئەگەر عێراق یاسای حەشدی شەعبی پەسەند بکات وەڵامی ئەمریکا چی دەبێت؟ بەدامەزراوەی کردنی گروپە تیرۆریستەکانی سەر بە ئێران لە ناو دەوڵەتی عێراقدا گورزێکی گەورە دەبێت لە بەرژەوەندیەکانی ئەمریکا و کاردانەوەکانی واشنگتۆن توند و هەماهەنگ دەبێت لەگەڵ هاوبەشە ناوچەیەکانی دیکە کە بە هەمان شێوە بوونەتە قوربانی ئەم گروپانە. سەرڕای ئەو هێرشانەی لە ساڵی 2023 کراوەتە سەر پرۆکسیە هەرێمیەکانی، بەڵام ئێران بە هیچ شێوەیە گواز لە استراتیژێتی میلیشیا بیانیەکانی ناهێنێت کە لە ڕاستیشدا زیاتر پشتگیری لە سەرەکیترین پرۆسیەکەی عێراق دەکات کە بریتیە لە حەشدی شەعبی. لە کۆتایی تەموزدا میلیشیاکانی نزیک لە ئێران و هاوپەیمانەکانیان لە پەرلەماندا یاسایەکیان پێشکەش کرد کە ئەم هەنجیان زیاتر بە یاساییکردنی سەربازی و سیاسیان بوو لە بەغدا. ئەم هەوڵەش مەترسی زیاتری لەسەر پەیوەندیە ناجێگیرەکانی واشنگتۆن لەگەڵ بەغدا دروست کردووە. حەشدی شەعبی کە بە زۆری میلیشیاکان پێکهێنەرین لە بنەڕەتدا لە ساڵی 2014 دوای ئەوەی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بەشێکی بەرفراوانی خاکی عێراقی داگیر کرد دامەزرا. دوای ئەوەش لەگەڵ پێشڕەویەکانی داعش مەرجعی باڵای شیعەکانی عێراق ئایەتوڵڵا عەلی سیستانی فتوایەکی کیفایی دەرکرد و داوای لە هەوڵاتیانی عێراق کرد کە شەڕی ئەو ڕێکخراوە تیرۆریستیە سوننەیە بکەن. لە وەڵامی ئەوەدا هەزاران کەس بە دەم بانگەوازەکەی سیستانیەوە چوون و شانبەشانی سوپای عێراق و هاوپەیمانێتی نێودەوڵەتی بە سەرۆکاتی ئەمریکا دژی داعش جەنگان. هەرچەندە حکوومەتی عێراق لە کانونی یەکەمی 2017دا سەرکەوتنی یەکجارەکی بەسەر ڕێکخراوی تیرۆریستی داعشدا ڕاگەیاند، بەڵام دوای تێپەڕبوونی نزیکەی 8 ساڵ هێزەکانی حەشدی شەعبی نەک هەر بەردەوامن بەڵکو لەو پەڕی بەهێزی و فراوانبوونی خۆیاندان. بە پێی زانیاریەکان ئەمڕۆ هێزەکانی حەشدی شەعبی خاوەنی نزیکەی 238,000 چەکدارن و ساڵانە بودجێکی تایبەتیان لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ تەرخان دەکرێت کە دەگاتە 3.6 ملیارد دلار. ئەم هێزە بە نزیکەی لە 72 گروپی جیاواز پێک دێت کە ژمارەیەکیان لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک گروپی تیرۆریستی ناسێنراون. دیارترینی ئەو گروپانەش بریتین لە گروپەکانی مقاومە ئیسلامی، نوجەبا، عەسائیبی ئەحلی حەق و کەتائیبی حزبوڵڵاه. یەکێک لە ئاڵنگاریە سەرەکیەکان ئەوەیە کە سەرڕایەوەی ئەو گروپانە لەلایەن دەوڵەتی عێراقەوە بجیان بۆ دابین دەکرێت، بەڵام شوێن فەرمانەکانی خامنەی دەکەون و وەفاداری ئێرانن. ئامانجی سەرەکی ئەم گروپانەش دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق و بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ گەیشتن بەم ئامانجە. لە 16 تەموزی ئەم ساڵدا پەرلەمانی عێراق خوێندنەوەی کۆتایی بۆ پرۆژە یاسای حەشدی شەعبی ئەنجامدا، بۆی ئێستا دەتوانێت لە هەر دانیشتێکی داهاتوودا پرۆژە یاساکە بخاتە دەنگدانەوە. ئەگەر پەسەندیش بکرێت ئەوەی هێزەکە بەرگێکی فەرمی و یاسایی هاوشێوەی سوپای فەرمی عێراق بەبەردا دەکرێت. هەروەها پەیکەری حەشدی شەعبی فەرمی دەکات، وردەکاری پۆستەکان، بەرپرسیارەتیەکان، ئیمتیازات و پلەبەندیەکانی لە دەوڵەتدا دیاری دەکات. سەرڕایەمانە یاساکە ڕێگا بۆ دامەزراندنی ئەکادیمیایەکی سەربازی جیاواز بۆ حەشد خۆش دەکات. خاڵی هەرەجی مشتومڕیش ئەوەیە کە پلەی فەرماندەی حەشدی شەعبی کە لە ئێستادا فالح فەرازە و لە ساڵی 2021ەوە لەلایەن وەزارەتی گەنجینی ئەمریکاوە بەخۆی پێشێلکاری قورسی مافەکانی مرۆڤەوە سزادراوە، بۆ پلەی وەزیر بەرز دەکاتەوە و بێکاتە ئەندامی لیژنەی وزاری بۆ ئاسایشی نیشتیمانی. دوای ئەوەی پرۆژە یاساکە لە مانگی یەکدا خوێندنەوەی یەکەمی بۆکرا، دژبەرانی یاساکە کە هەندێک حیزبی کوردی و کوتلەی تقدمی عەرەبە سوننەکانیش تێدا بوو، هەوڵیاندا ڕێگری لە خوێندنەوەی دووەم بکەن لە ڕێگای بایکۆتکردنی دانیشتەکانی پەرلەمانەوە بۆ ئەوەی ڕێژەی یاسایی تەواو نەبێت. بەڵام لە 16 تەموزدا یاساکە دوای دەستپێکردنی دانیشتەکە خراە بەرنامەی کارەوە. کاتێک ڕێژەی یاسایی پێشتر تەواو بوو بە پێی ڕەوی ناوخۆی پەرلەمانیش کاتێک ڕێژەی یاسایی پێشتر تەواو بووە، ئەو پرۆژە یاسانەی خوێندنەوەی دووەمیان بۆ دەکرێت دواتر ئامادە دەبن بۆ دەنگدان. هەرچەندە زۆر کەس هیوادارن کە بەغدا هەنگاو بنێت بۆ تێکەڵکردنی حەشد لەگەڵ هێزە چەکدارەکانی دەوڵەت، بەڵام یاسانویەکە بەڵێنی شەرعیەت دام بە ڕێکخراوەکە دەدات وەک پەیکەرێکی سەربازی سەربەخۆ و هاوتەریبی سوپای عێراق. لە ڕووی تیۆریشەوە ئەمەوا دەکات حەشدی شەعبی بە شێوەیەکی فەرمیتر و یاساییانە ملکەتی سەرۆکوەزیران بێت، هاوشێوەی وەزارەتەکانی بەرگری و ناوخۆ. بەڵام لە کردەوەدا سەرکردایەتی حەشدی شەعبی و بەرەی مقاومە لانی کەم لە ساڵی 2019ەوە کاتێک ئیدارەی یەکەمی ترەمپ کەمپەینی سزاکانی دژی ئێران دەست پێ کرد، پەیڕەوی فەرمانەکانی تاران دەکەن و ئەمریکی و عێراقیەکان دەکەنە ئامانج. لە کاتێکدا ڕۆژە یاساکە حەشدی شەعبی پابند دەکات بە پاراستنی ئاراستەیەکی ناسیاسی، سەرکردایەتیە شیعەکە و گروپە میلیشیاکانی ناو ڕێکخراوەکە زۆر بە قوڵی تائیفین و ئایدۆلۆژین و مەیلی خۆیان بۆ ڕژێمی ئێران ناشارنەوە. لە ڕاستیدا یاساکە خۆی ئاماژە بە ئەندامانی حەشدی شەعبی ناکات وەک سەرباز یان کەرمەندی سوپا، بەڵکو وەک موجاهیدین ناویان دەهێنێت. لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لە 22 تەموز
لەگەڵ سەرۆکوەزیرانی عراق محەممەد شیع سوودانی وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ نیگەرانی خۆی دەربڕی کە پرۆژە یاسای حەشدی شعبی هەژمونی ئێران و گروپە چەکدارە تیرۆریستیەکان بە دامەزراوەی دەکات و سەروەری عراق لاواز دەکات. ڕۆبیۆ دوایین کەسە لە زنجیرێک بەرپرسی باڵای ئەمریکی کە لە چەندین ئیدارەی جیاوازدا پشاریان خستۆتە سەر بەغدا بۆ ئەوەی دەسەڵاتی حەشدی شعبی سنووردار بکرێت، چونکە بەردەوام حەشد پێچەوانەی سیاسەت و فەرمانەکانی حکوومەتی عراق چوڵاونەتەوە. لەلایەکی تریش بەردەوام هێرشیان کردوتە سەر ئەمریکا، لەوانەش ماڵگەزخانەی ئەمریکا لە بەغدا و هێزە ئەمریکەکانی ناو هاوپەیمانێتی دژی داعش، ئەمە جگەلەوەی چەندین جار فڕۆکەی بێفڕۆکەوانیان لە عراقەوە ئاراستی ئیسرائیل کردووە. هەروەها حەشدی شعبی مەیلیان بۆ کردنە ئامانجی عێراقیەکانیش هەیە، ئەوان هەوڵی تیرۆرکردنی سیاسیەکانیان داوە، لە نێویاندا سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمانی پێشوو ڕۆژنامەنووسیان کشتووە، هێرشیان کردووەتە سەر خۆپیشاندەرانی مەدەنی، هەڕەشەیان لە کەمینەکان کردووە، بۆ نمونە مەسیحیەکان لە نەینەوە. فڕۆکەی بێفڕۆکەوانیان بۆ هێرشکردنە سەر ژێرخانی وزا لە حکوومەتی هەرێمی کوردستان بەکارهێناوە. هەر لەم دوو هەفتەیە ڕابردوودا چەکدارانی کەتائیبی حیزبوڵڵا هێرشیان کردە سەر دامەزراوەیەکی وەزارەتی کشتوکاڵ لە کاتی هەوڵدان بۆ ڕێگەریکردن لە دوورخستنەوەی بەرپرسێکی باڵای لایەنگەری خۆیان کە یارمەتی دابوون لە بەدەستهێنانی بەرژەوەندی قازانج بەخش لە ناوچە کشتوکاڵەکاندا کە لە ئەنجامدا ئەفسەرێکی پۆلیس و هاوڵاتیە کوژران. سەرۆک وەزیران سوودانی دیدێکی جیاوازی بۆ یاسا چاوەڕوان کراوەکە هەیە، ئەمەش بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە سەرۆکایەتی حکوومەتێکی فرە پێک هاتە دەکات بەڕابەرایەتی چوارچێوەی هەمەهەنگی نزیک لە ئێران. ئەمە شتێکی سەیر نییە کە لە بنەڕەتدا باڵی سیاسی حەشدی شعبیە. بە بڕوای ئەو ڕۆژە یاساکە هەنگاوێکی پێویستە لە پرۆسەی چاکسازی ئەمنیدا. لە چاوپێکەوتنێکی ئەم دواییەیدا لەگەڵ ئاژانسی ئەسۆشیێتد پرێس ئاماژەی بەوەدا کە یاسا نوێیەکە بە جۆرێک لە جۆرەکان حەشد ناچار دەکات با پەندی یاساکانی عراق بێت و بەرپرسیار بێت لە بەرامبەر دەوڵەتدا. لە واشنگتۆن هیچ گەشتبینیەک لەسەر ئەمە یاسایە بوونی نییە. ئەندامانی حەشد زۆر بەدەگمەن لێپێچینەوەیان لەگەڵ کراوە لەسەر تاوانەکانیان دژی عراقیەکان یان هێرشەکانیان بۆ سەر هێزە سەربازی و دیبلۆماسیەکانی ئەمریکا. هیچ شتێک لە پرۆژە یاساکەدا ئاماژە بەوە ناکات کە ئەمە لە داهاتوودا بگۆڕێت. لە ڕاستیدا دیری باوی ئەمریکا ئەوەیە کە حەشدی شعبی زیاتر و زیاتر لە سوپای پاسدارانی ئیسلامی ئێران دەچێت. بۆ نمونە وەک سوپای پاسداران حەشدی شعبی بودجە و پشتیوانی لە دەوڵەت وەردەگرێت، بەڵام جیاواز و سربەخۆ لە دەسەڵاتی دەوڵەت کار دەکات و لە بری ئەوە پشت بە ڕێنمایەکانی ڕێبەری ڕژێمی ئێران دەبەستێت، لە کاتێکدا بەبێ هیچ سزایەک لە ناوخۆ و دەرەوەی وڵاتدا کارەکانی ئەنجام دەدات و خەریکی جێبەجێکردنی ئەجێنداکانی ڕێبەرە کە ئەویش استراتیژی هەناردەی شۆڕشە بۆ وڵاتانی دەرەوە. پشتیوانیکردنی شیعەکانی بەغدا بۆ بەدامەزراوەییکردنی حەشدی شعبی. هاوکاریە سەربازیە بەردەوامەکانی ئەمریکا ئاڵۆز دەکات و هەری لاوازی وەبەرهێنانی ئابووری زیاتری ئەمریکا لە عراقدا زۆر لاوازتر دەکات. واشنگتۆن بە شێوەیەکی بنەڕەتی بەغدای ئاگادار کردوێتەوە کە ئەگەر ئەم یاسایە پەسەند بکرێت لێکەوتەی خراپی دەبێت. تەنانەت ڕۆژنامەیە لەخباری لوبنانی نزیک لە حیزبوڵڵا ڕایگەیاندووە کە ستیڤ ڤەیگن بەرپرسی باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا بەم دواییانە هەڕەشەی دەسوەردانی نێودەوڵەتی یەکلاییکەرەوەی لە سوودانی کردووە ئەگەر حکوومەتەکەی بەردەوام بێت لە پڕچەکردنی میلیشیاکان. بەبێ هێرشی زیاتری میلیشیاکانیش بۆ سەر ئەمریکەکان ئەستەمە، بەڵام مەحاڵ نییە پێشبینی ئەوە بکرێت کە ئیدارەی ترمپ بە شێوەیەکی سەربازی حەشد بکاتە ئاماج. لەگەڵەوەشدا واشنگتۆن بژاردەی دیکەی لەبەردەستایە بۆ پیشاندانی ناغەزایەتی خۆی بەرامبەر بە هەنگاوە خێراکەی عراق بەرەو تیرۆریزمی نێودەوڵەتی. خێراکردنی کشانەوەی هێزەکانی ئەمریکا. لە ئێستادا ئەمریکا نزیکەی 2500 سەربازی لە عێراق جێگیر کردووە وەک بەشێک لە هاوپەیمانێتی دژی داعش. بپێ ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغدا ڕیارە سەدان لەو سەربازانە تا مانگی ئەیلولی ئەم ساڵ بکشێنەوە. ئەوانەی دیکەش تا کۆتایی ساڵی 2026 دەمێننەوە، بەڵام لە هەمان کاتدا حەشدی شعبی دەستی کردووە بە هەڕەشە بۆ دەستپێکردنەوەی هێرشەکانیان بۆ سەر هێزەکانی ئەمریکا ئەگەر تا کۆتایی مانگی داهاتوو نەکشێنەوە. بە لەبەر چاوگوتنی پشتیوانە سیاسی و داراییە ئاشکراکەی حکوومەتی سوودانی بۆ ئەو گروپانەی کە مێژوویەکی درێژیان لە هێرشکردنە سەر ئەمریکەکان هەیە، ڕەنگە ئێستا کاتی ئەوە هاتبێت کە عێراق خۆی بەرگری لە خۆی بکات. بڵاوکردنەوەی زانیاری هەواڵگری لەسەر هێرشەکانی کوردستان. حکوومەتی ئێستای عێراق کە سیاسەتمەدارانی سەر بە حەشدی شعبی لە نێو هاوپەیمانیەکانی داهەن، ئەرکی لە کۆڵینەوەی لە ڕۆڵی میلیشیاکان لە هێرشە درۆنیەکانی ئەم دوای سەر هەرێمی کوردستان پێس پێراوە کە ئەمە بە ئاشکرا ناکۆکی بەرژەوەندیەکانیانە. ئەگەر واشنگتۆن زانیاری هەواڵگری هەبێت کە تێوەگلانی حەشدی شعبی لە هێرشاندا پشتڕاست بکاتەوە، دەبێت بڵاوی بکاتەوە و بەغداش لێپێچینەوە لە میلیشیانە بکات.
بانکێشنەکردنی سوودانی بۆ واشنگتن. ئەوە زانراوە کە سەرۆکوەزیران سوودانی دەیەوێت بەم زوانە سەردانی ئەمریکا بکات بۆ ئەوەی پێشهەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانگی تشرینی دووەمدا وێنەیەکی وای لێ دەرکەوێت کە پشتیوانی ئەمریکای هەیە. بەڵام ئەمریکەکان ئەمە بەکارێکی ژیرانە نازانن، چونکە سەرۆکوەزیرانەکانی عێراق بە شێوەیەکی ئاسایی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانیاندا لە واشنگتۆن پێشوازیان لێ ناکرێت، تزای سەرۆکوەزیرانێک کە پشتیوانە سەرەکیەکانی میلیشیاکانی نزیک لە ئێران و ئەمریکەکان دەکوژن. هۆشداریەک لە وەزارەتی دەرەوە سەبارەت بە پرۆژە بازرگانیەکان. سوودانی بەم دواییانە ڕایگەیاند کە بە دوای وەبەرهێنانی زیاتری ئەمریکا دەگەڕێت لە کەرتی وزەی عێراقدا، ئەمەش بوو ئەوەی وەک ترەمپ دەڵێت هەردوو وڵات پێکەوە گەورە بکەنەوە. بە کۆمەڵێک هۆکار سەرەکیترینیان سەختی کارکردنە لە عێراق، کۆمپانیا ئەمریکەکان تا ڕادەیەکی زۆر بڕیاریان داوە بەشداری گرێبەستەکانیان نەکەن لەوێ، تەنانەت لە کەرتی وزەی بڕقازانجیشدا. ئەگەر حکوومەتی عێراق باوەشی خۆی زیاتر بۆ ڕێکخراوەتی ڕۆستیەکان بکاتەوە، ڕەنگە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاگاداری یەکدەر بکات و کۆمپانیەکانی ئاگادار بکاتەوە کە لە کاتی وەرگرتنی پرۆژە لە عێراقدا زۆر بە ئاگا بن، هاوشێوەی ئەوەی کە لەگەڵ ڤەنزوێلا کردی. کۆمپانیای تایبەتی حەشتی شەعبی کە بە کۆمپانیای مهندیس ناسراوە، ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زیاتر لە ئابووری عێراق وەبەرهێنان دەکات و قۆڕەکاری دەکات، وێ ئەمە بۆ کۆمپانیا ئەمریکەکان قورس دەبێت لە عێراقدا کار بکەن. بەرپرسیارکردنی پارتە سیاسیەکان وا دیارە موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی نیشتیمانی شیعە دژی یاسای حەشدا، بەڵام ئەگەر بێت و بخرێتە دەنگدانەوە ئەوە هیچ دەنگێکی نابێت، چونکە لە ساڵی 2022دا کوتلەکەی لە پەرلەمان کشاندەوە، بەڵام پارتە کوردیەکان توانای دەنگدانیان دەبێت. ئەگەر چی هەندێکیان لە ڕابردوودا دەنگیان بۆ چەند یاسایەکی خراپ داوە، بۆ نمونە کەمکردنەوەی تەمەنی هاوسەرگیری بۆ 9 ساڵ لە بەرامبەر پشتیوانی سیاسی 8 لەسەر پرسەکانی تر. هەڵوێستی واشنگتۆن بەرامبەر پارتە کوردیەکان و لایەنە سیاسیەکانی تر ڕنگدانەوەی دەبێت کە چۆن دەنگ لەسەر یاسای حەژری شەعبی دەدەن. بەنێو دەوڵەتکردنی هەڵوێستەکان پێدەچێت واشنگتۆن تاکە پایتەخت نەبێت کە بەهۆی شەرعیەت دانی حکوومەتی عێراق بە میلیشیاکانی سەر بە ئێران بێزار بوو بێت. لەم نێوەندەدا حەشدی شەعبی هێرشی کردوێتە سەر ئامانجەکان لە کوێت و سعودیەش، سەروەری سووریای پێشێل کردووە، هەڕەشەی لە ئوردن کردووە، ئەگەرچی سوودانی خوازیارە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی عەرەبیدا باشتر بکات و وەبەرهێنان وەربگرێت، بەڵام ڕێگەدان بە تێپەڕبوونی یاسای حەشدی شەعبی دەتوانێت ئەم هەوڵانە تێک بدات. نەساندنی فەرمی عێراق وەک دەوڵەتێکی پشتیوان لە تیرۆر، ئەمە وەک بژاردەی ئەتۆمی وایە و ئەگەری هەیە زیان بەخش بێت بۆ عێراق، چونکە عێراق زیاتر دەخاتە باوەشی ئێرانەوە. لەم نێوەندەدا وەزارەتی گەنجینی ئەمریکا دەستبەجیە کۆمپانیای گشتی مهندیس و کۆمپانیا لاوەکێنیەنەکانی دیکە دەخاتە لیستی سزاکانیەوە. هەروەها حکوومەتی عێراق بەرپرسیار دەکات لە هەر گرێبەستێکی زیاتر کە لەگەڵ ئەم دامەزراوانەدا بکرێت.